ئێمە ئەمڕۆکو ئەنجومەنی هەرێمی گەرمیانی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لەگەڵ چەند کەسایەتێکی دەڤەرەکە هەستاین بە ئەنجامدانی لێدوانیەک بۆ شەرمەزارکردن و مەحکومکردنی ئەو هێرش و داگیرکارانەی دەوڵەتی تورکیای فاشست بۆ سەر هەرێمی گارە. دەوڵەتی تورکیا وەکو ڕفتارێکی هەمیشەیی بەردەوامە لە ڕفتارە شەڕەنگیە زی و هێرش و داگیرکاریەکانی. دیارە ئەم هێرش و داگیرکاریانی ئەم ڕۆژەی دوایی بەتایبەت لەم ڕۆژە کە نزیکە لە ڕۆژی 15 شوبات ڕۆژی پلانگێڕی سەر ڕێزار ئۆجەلان ئامانجەکەی دیارە. ئامانجی دەوڵەتی تورکیا مەبەستی قڕکردن و لە ناوبردنی گەلی کوردە بەگشتی. بۆیە ئەم هێرشەی دەوڵەتی تورکیا لەم کات و سادەیە ئامانجەکەی دیارە کە لە ناوبردنی گەلی کووردە. هەروە دەوڵەتی تورکیا ئامانجەکە هێرشەکانی لەکوێوە دەست پێ کردو بۆ سەر گەریلاکان و بۆ سەر پەکەکە. ئەم هێرشانی دەوڵەتی تورکیا تەنها هێرش نییە بۆ سەر گەریلاکان و بۆ سەر پەکەکە، بەڵکو هێرشە بۆ سەر تەواوی گەلی کورد. بۆیە پێویستە تاک بە تاکی گەلەکەمان ئەو ڕاستیە درگەوە ڕاستیە بکەن. ئەیانەوێت لە کەسایەتی پەکەکە گەلی کورد بەگشتی قڕ بکەن لە ناو بدەن، چونکە ئێستا ئەوەی کە ئەو بارەگرانی لەسەر شان ناوە بۆ یەکێتی نەتەوەی، بۆ یەک ڕیزی نێوماڵی کورد، بۆ پاراستنی دەستکەوتەکانی کورد، بۆ پاراستنی شکۆی کورد پەکەکەیە. بۆیە دژمنیش لەو ڕاستیە باش گەیشتووە، ئەیەوێت لە حقیقەتی پەکەکە بدات. لێدان لە پەکەکە لێدانە لە کەسایەتی کورد، لێدانە لە کوردی ئازاد. ئەیانوێت سەرەتا پەکەکە تەسفێ بکەن، دواتر گەلی کورد بەگشتی تەسفێ بکەن. بۆیە ئەم هێرشەی دەوڵەتی تورکیا بەداخەوە هەنێک لایانی سیاسی کوردی بەشدارن و هاوکارن بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان. ئێمە ئەو هاوکارەی پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی خیانەتدا دەبینین، ئەو هاوکاری پارتی شەرمەزار و مەحکوم دەکەین. وەروە بێدەنگی لایەنەکانی تریش بە تایبەتی ئەو لایەنانەی نێو حکومەتی هەرێم وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان، هەروە بێدەنگی ئەوانیش جێی ڕەخنەیە. پێویستە ئەوانیش هەڵوێستی خۆیان نەبێت، چونکە پارتی دیموکرات زۆربەی ئەو هەڵوێستانی، زۆربەی ئەو بڕیارانی، زۆربەی کردەوەکانی بە ناوی حکومەتی هەرێمەوە ئەنجامی دەدات. بۆیە پێویستە لایەنەکانی تر ڕێگە نەدەن بە ناوی حکومەتی هەرێمەوە، بە ناوی گشتی گەلی باشوورەوە پارتی چی بێت بە دڵی دژمن ئەنجامی بدات. بۆیە ئەوانیش پێویستە باڵوێستەکانیان بچنەوە. بۆیە ئێمە وەکو گەلی گەرمیان هەموو پاڵپشتی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کوردین، پاڵپشتی گەریلاکانین، چی لە دەستمان بێت ئامادەین بۆ پاراستنی گەلی کوردستان، بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلی باشوور. و هەروەها لانی خیانەت، لانی دژمنیش مەحکوم و شەرمەزار دەکەین. بەداخەوە حەسەن خەیرەکان لە هەمیشە لە مێژووی کووردا خۆیان دووبارە دەکەنەوە. خۆشبەختانە لە بەرامبەر حەسەن خەیرەکانە ڕۆحێتی مامەڕیشە و عەقیدەکان هەمیشە زندووە و ئیرادەی ئەوان بەرزە. بۆیە دڵنیاین ڕۆحێتی مامەڕیشە، ڕۆحێتی عەقیدەکان مەحکومن بە سەرکەوتن، ئیرادەی گەلی ئازاد مسۆگەرە بە سەرکەوتن.